ئێمە ئەکید مەسلەی موچە بە گرنگ دەزانین و بە گرنگ دەزانین کارمەندان خاننشین مامۆستایان موچەی خۆیان هەبی بەڵام ئێمە لەگەڵ بایکۆت نین ئێمە پێمان وایە ئەگەر موچە دواش کەوێ کاری بۆ دەکرێت زوو بێ بەڵام ساڵێکی خوێندن کە لەدەست و تعویز ناکرێ ئەوە دەکا ساڵی داهاتوو چەند ژمارەمایە ژمارە بتە دوو بەرامبەر ئێمە ئەو هەموو جێگایەمان نییە و خوێندکارە لی داوام کە هەندە خوێندنگا هەیە 3 داوامی هەیە 2 داوامی هەیە ئێوە کاتە جێ ئەو معالەمە نابی دوای ساڵێک لە ئێوە هەمووتان خوێندکار بوون ئەزان ساڵێک لە ژیانی خوێندکار بە فیڕۆ بڕوە خراپ نییە ئەوەیەکیان ئەوی تریان داوای لێبوردنەکەم نەگە بیڵێم ئەمە بە تەنێ ئەم هەڵوێستا کەمەک مسەیەسە بۆیە ئەمە پێمان وایە دەبی هەموو لایەکمان هەوڵی ئەوە بدەین ئەم مەوزوعە کۆتایی پێبینین و کار بکەین بۆی دایک و باوکەکان ماڵەکانیان بنێنەوە مەکتەب مامۆستاکان بێن بەشداری لە خوێندن بکەنەوە چونکە حەزەکەم پێتان بڵێم ئەو مامۆستایانە ناچن بۆ دەرزوتنەوە بەڵام ئەزانن ئێوە چێ لە خوێندن بێ بە شامڕۆ ئەوانەی کە توانیان هەیە دەوڵەمەندن ئیمکانیاتیان هەیە مناڵەکانیان نردووە بۆ مەکتەبی تایبەت